مهرەبانی مەشروعەکی سەرکەوتووە چونکە بەچی پێوەرەکانی سەرکەوتنی پرۆژەی هەگەیە مهرەبانی مان کۆمەڵێک پیاو لە پشتی مەشروعەکەینام کۆمەڵێک ئافرەتی دەست بەدەست نێژی لە پشتە مان مۆنی پارەی هەیە مهرەبانی ڕانەوەستا لەبەر بێپارەی یان مەشین ئەچیزەی دێنین مەشروعمان ئیستیسمارە زەریبەی نادەین گومرجی نادەین منی مەشین دوایەکە پلیس شوێنەکەمان زۆر باشە لە شوێنێکی کە خەستەخانەی حکومی لێنی ئەو مەنتیقەیە لە باشووری هەولێرەیە مەنتیقەی سەکەنی مکەتەفە لەسەر جادەی 120 هەولێرەیە سێ لای جادەیە لایەکەی تری مزگەوتە ئەو مزگەوتیش زۆر مهمە لە بۆ خەستەخانەی چونکە نەخۆش پشووی لێ دەدەن دوایەکە حەدیقەیەکی زۆر باشی لە پێشە حەدیقەی عامی لە پێشە گەراجی هەیە گەراجێکی گەورەی لە تێنیشتیا و لە ناو خەستەخانە قیسابی گەراج و سەوزایی کرایە مەشروعەکی زۆر تەکاملە دوای ئێکستەرنەڵ فاکتەر ئەمە هەموو وەزاراتی معنی کە تایبەت بە نەخۆشخانەی ڕێگان پێداینە لێرەوە دەستخۆشی لە هەمووان دەکەم کە بە تەوقیعەکانیان پشگیری مهرەبانیان کردە حاڵی جەوهەری زۆر مهم ئینتێرنەڵ فاکتەرە خاوەندارەکان بیرکردنەوەکانیان زۆر لێک نێزیکە لۆیەکە ئەوانەی کە دەستیان بەو ئیشەی کردیە تێک لەگەن بە ئاسانی دەتانین برین مهرەبانی پرۆژەی سەرکەوتووە